و پیرۆزبایی لەو فەرمانبەرانە دەکەین کە ئەمڕۆ ناویان لەو تیر و پشکە دەردەچێت و سوپاس و دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر و ئیدارەی ڕزگاری دەکەین بۆ ئەوەی کە کارەکانیان بەباشی جێبەجێ کرد، کارە هونەریەکانیان جێبەجێکردنی پلانەکان، دەستنیشانکردنی زەویەکان و دروستکردنی نەخشەی کەرتی شەو نخونیەکی زۆر باشیان لە ماوەی چەند مانگی ڕابردوو کرد تاکو کارەکان بە یاسایی و با ڕێکپێکی بڕوا و دەرفەتیشە کە تەکید لەوەی بکەینەوە ئەو پرۆسەیەی کە لە پار ساڵەوە دەست پێکرایە سەبارەت بە دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان با بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار مەسرور بارزانی ئەو پرۆسەیە بەردەوامە و وەک دەبینن پێشکەوتنێکی زۆر باشی بەخۆیەوە بینیوە لە زۆر جێ کارەکان گەیشتی تا دوا قۆناغەکانی و خەریکی دەرچوونی سەنەدەکانی تاپۆیە لە هەندێک شوێنیش ئەو شوێنانەی کە گرفتی مڵکدارێتی هەیە یاخود گرفتی پەیوەنددار بە وەزارەتەکانی دیەوەی بەدەر لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەوە هەیە ئەوانیش بە هەماهەنگی کە دەمانەوێت بە شێوەیەکی خێرا ئەو گرفت و ئەو لەمپەرانە نەهێلین کە لە بەردەمی ئەو پرۆسەن قۆناغی یەکەم لە بۆ فەرمانبەرانی هەمیشەیە و ژمارەکە یەکجار زۆرە خۆتان دەزانن ئەو ژمارەیە یەکجار زۆرە باو قۆناغە تەواو بێت ئینشاڵڵا ئەو بابەتی تریش دیرەسێت.